نوێترین بەرهەم یاخود نوێترین میوزیک ڤیدیۆی هونەرمەندی لاو نەورەست عومەر بەناوی دۆڕان کە سبەینێ بڵاو دەکرێتەوە. هونەرمەندی لاو نەورەست لە ستۆدیۆ کورسات مەگەزینە قسە و باسی زیاتر دەربارەی ئەم بەرهەمە و کارەکانی داهاتوو تریشەکەین. بەخێراتی کاک نەورەست، سپاس دەکەین کە لێرە ئامادە بووی. خۆشحاڵم. دۆڕان کۆتا بەرهەمی تۆیە کە سبەینێ بڵاو کرێتەوە. ئینشەڵڵا کاتە هەموو کارەکانی تەواو بووە. پشت بەخوا هەمووی تەواو بووە، بەڵام جارێ خۆمەرم نەگرتووە، زانم گوێ لێ نەگرتووە ینی؟ بابەت گوێم نەگرتووە بینیوە. ئینشەڵڵا ئەم شەو یا بەیانی لە هەموو پلاتفۆرمەکانی خۆمدایە بەزێنم ڕۆژی هەینی 21 مانگ کاتژمێر 9 شەو بڵاو بێتەوە. بەسێکی کارەکەمان بۆ بکە. گۆرانی دۆڕان طبعا من هەچ کاتێک کە بەرهەمێک ینی گۆرانیەک بەرهەم ئەهێنم سەرەتا ینی ئەوەیە کە شعر و شعرەکەی بە تایبەت لە خۆمەوە نزیک بێ، پاشان میلۆدیەکە ینی بە هەموو بابێکە شتێک بێ کە قاڵب بێ بە دەنجی من. گۆرانی دۆڕانی ژێچەکە لەوانە بە سوپاسەوە میلۆدی تێکستەکەی هونەرمەند ئارەژ عوسمانە، هەر لەلای ئەویش بەرهەم هێناوە. میکس و ماسترینگەکەی دووبارە من خۆشحاڵم کە هەچ کاتێک کارێکی پرۆفیشناڵەکەی تۆ لە وڵاتێک و خاچی خۆتە ئەو شتە بتوانی بەردەست بێت. ینی پێشووتر بۆ عادەتەن هەموو گۆرانیەکان لە دەرەوە هەر شتێکت بێ لە دەرەوە بەرهەمی بێنی. من لێرە سوپاسی کاگارامەکەم ئارام سەردار ئەوە میکس و ماسترینی کردو بە شێوێزی ینی شێوازێکی زۆر جوان. میوزیکەکەش ینی باشترین ژانیارەکان ئیشیان تیا کردووە. ئەمە نەبێ بە گەورەکردنیشەکە، بەڵام بەڕاستی وایە چکە من لە پێش ئەوەی گۆرانی بێژم من میوزیسیانم، ینی ماوەیەکی زۆر من مۆسیقام خوێندەوە، بۆیە ینی فۆکەسە خەمە سەر بچووکترین شت کە لە گۆرانیەکە هەبێ. بە شێوازی ڤیدیۆ کلیپ بڵاو ئەبێتەوە. تەسویرەکە لەلایەن داریان ساڵح کراوە بە هاوکاری هەژیر هەستیار کە دوو هاوڕێی خۆشەویستی منن لێرە و ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە. زۆر باشە. لۆکیشنەکە کوێیە و سیناریۆی تایە؟ وڵڵاهی شتەکە بەعام فکرەکە سادەیە. ئێمە بەڕاستی یەکەم جار یەکەم هەنگاویستمان ڤیدیۆ کلیپەکە لە دەرەوە بکەین لەبەرەوەی ئەو جێگای ئێمە ئەمانویست لێرە بەردەست نەبوو ئەوە دروست بکرایە. دروستکردنەکەشی بۆ عادەتەن تۆ کە گۆرانێک بەرهەمێنی حساباتی لایەنە مادیەکەیەکەی بۆی بزانی ئەم لایەنە ینی ئەبێ لەسەر شانی تۆ زۆر قورس نەبێ. ئمە کە قەرارمانە لە دەرەوە بیکەین بۆمان هەڵ نەسوورە دوجار لێرە توانیمان ئەو شوێنە بدۆزینەوە. لە کارگەی جگەرەکەی سلێمانی بڵێ کلیپەکەمان کردو لە یەک لۆکیشنە و بە چۆن بڵێ ئەو ئامێرانی کە لە بەردەستمانە بوو هەموو شتی سادە و سەرەتاییە، بەڵام کە ڤیدیۆ کلیپەکە بینی ئەو شتە ینی وا هەستەکەی کە پرۆژێکی زۆر گەورەیە. ینی من ئەوە ئازایەتێکە گەڕێنمەوە بۆ کاکداریان و کاکەژیر. زۆر باشە. ئەمە چەندەم بەرهەمی تۆیە؟ بۆ ئەم ساڵ ئەبێتە دووەم گۆرانی کە سوپاس بۆ خوا. گۆرانی یەکەمم بە ناوی خۆت و خۆم چۆن بڵێ زۆر چۆ ناو خەڵکەوە. سوپاس بۆ خوا هەتا ئێستا ینی بەبێ هیچ سەپۆرتێک بەبێ سەپۆرتێکی میدیای و هیچ شتێک کە تەنها لە چەناڵی خۆم و لە پلاتفۆرمەکانی خۆم دامناوە وایە ئێستا ینی بینەری لەسەر و 9 ملیۆن بینەرە کە ڕۆژانە بەرەو سەرەوە چێ. ئەمە بۆ من جێگەی خۆشحاڵیە. ئەم بەرهەمەشیان بە هەمان شێوە دڵنیام کە هەر بە هەمان ڕێگایە ئەبێت. ئەمە بێتە دووەم بەرهەم بۆ ئەم ساڵ. ئەگەر خوایە بەرهەمەکانت کوی بەرهەمەکانم من 4 بەرهەمم هەیە تایبەت بە خۆم. ڤیدیۆ کلیپ دوانیان ڤیدیۆ کلیپە، دوانیشان تەنها بە گرافیک ڤیدیۆ بڵاوم کردوێتەوە. ئەمە باقی کۆمەڵێک ئیشم کردووە. گۆرانی چەند گۆرانی بێژەکە کەڤەرم کردوێتەوە بە ستایلێکە ینی جارێکتر میوزیک و شتمان بۆ داناوەتەوە. ئەگەنەوەکو کوی بەرهەمەکان کە تایبەت بە خۆم بێت 4 بەرهەمم هەیە. زۆر باشە. ئەم گۆرانێت ئەو بەرهەمەی کە پێش ئەم بەرهەموو ناوی خۆت و خۆم، بەڵام پێش ئەوەی کە دەست بکەین بە پرۆگرام باسیەوەمان کرد کە زۆربەی زۆری با بڵێن ئەو ناوانەی کە دائەنرێن بۆ کلیپەکانە میشە ناوی نێگەتیڤە ڕەشبینی تایە، دۆڕان، دڵشکان، بەڵام ئەمەیان وانە خۆی کە ناوێک بۆ گۆرانی داعنی یەکەم شت تۆ ئەبێ لە سوشال میدیا سێرچی بۆ بکەی. ئەوەی چکە لە هەنگاوە باشەکان بۆ ناوەکان بۆ ناوەکە چکە تۆ
عادەتەن ئێستا من خۆت و خۆم کە ناوماننا ناوی تر زۆر هەبوو ناوەکان دووبارە بوون چکە تۆ گوێگرێکی یاچیتە سەر یوتوب سێرچەکەی بۆ ناوەکە ئەگەر هاوشێوی ئەو ناوە هەبێت ینی کۆمەڵە ئیشی ترت بۆ ێنە کە هیچ پەیوەندی نیە بۆ کەسایەتی گۆرانی بێژەکەەوە ئەوەی چەکە لە فکرەکان بۆیە تۆ ئەبێ ناوێکدا بنێ کە هەم گوێگر بە ئاسانی لەبەری بکە و هەم بە ئاسانیش بیدۆزێتەوە. بەڵام ئەو ناوە هیچ نابێ پەیوەندی بە تێکستەکەەوە هەبێت. من خۆم حەزەکەم پەیوەندی نەبێت. تێکستەکە لە مێشک تا ئەمێنێتەوە کاتێک کە سێرچەکەیت سێرچ بۆ یەکەم دیێڕی با بڵین گۆرانیەکەیان ئەوەی کە لە مێشکی تۆیان ماوەتەوە خۆی بالفعل ئەوەی ئەو فەنە چۆن نەکرێسا من ئەم گۆرانی ئەبلۆتەکەم شعرەکەش لەگەڵ گۆرانەکەی ئەبلۆ دەکەم بۆ لەبەرەوەی یوتوب نیزامێکی هەیە کە حتا من ناوی ئەو کەسانش ئەنووسم کە بۆ ئیشیان لە تەسویرا کردو ئەرێنجمنتەکە ئەمانە خەڵک ناوی هەچ کەسێکیان بنووسێ ئەو ڤیدیۆی منەهێنێ ینی عادەتەن بالفعل وایە خەڵک یەکەم دێڕی گۆرانیەکە ئەنووسێ سێرچەکە یەکسەر گۆرانەکەی بۆ هێنێ. ئەم چەناڵە تایبەتیانە و سۆشیال میدیا بەگشتی چ کاریگەریەکی هەیە لەسەر هەم بڵاوبوونەوەی بەرهەمەکان و هەم ناوبانگیش بۆ هونەرمەندەکە؟ واللهی دروستکردنی ئێستا بۆ من قورسە من ئێستا حالیان یەک تۆز لەو مەرحەلە قورسیەتە تۆزە سەرکەوتم چکە من ئەم گۆرانی پێشووترم کە باسم کرد ینی بووە چۆن بڵێ 20 هەنگایی بە هەنگایەک بۆ بڕیم ینی هەم لە ڕووی سوۆشیال میدیام یوتوبەکەم بۆ ئینستاگرام و ئەم بابەتانی کە تایبەت بەخۆمە زۆر چووە پێشەوە. بەچی ئەوە بۆ نمونە کە تۆ ئەم گۆرانیە دائنەی طبعا خەڵک بە دواتە ئاگەڕێ چ لە یوتوب بێت چ لە ئینستاگرامە چ لە فەیسبوک بێ ئەمە بێتەوەی کە تۆ ئەکتیو بی کە تۆ بۆ نمونە خەڵک تۆ بناسێ. ئێستا من زۆر کەسەڵێکە کە تۆ گۆرانەکانی خۆت لە شوێنێکی تر بڵاوکەەوە با زۆر بەرچاوی خەڵکەیە من ینی ئەو بیوێریەم نواند کە بۆ نمونە خۆی تۆزە قورس یەکەم جاریش باسییانە کرد وتم کاکە مشکلە ینی چێناڵەها مەسلەی گەڵی یا گاڵێنێ یا پەموو ئترەوەی من سوپاس بۆخۆتا ئێستا پەمووی هێناوی شەڵاقەت هیچی لێ. زۆر باشە باسی ئەو کرد کە تۆ بۆ خۆت میوزیسیانی گۆرانی بێژێک یان دەنگ بێژێک کە بۆ خۆی شارەزایی لە ئامێرێک یان چەند ئامێرێک یان خۆی میوزیشن بێت چەندێک با بڵێن کاریگەری هەیە ئەمە لەسەر 100% ئاستی سەقافەتی تۆ زۆر لەسەر و ئەمە نەبێتەوەی زۆر گۆرانی بێژێ بەڕاستی مۆسیقینی و بەس زۆر سەرکەوتوون بەڵام بە شێوازە عامەکە تۆ ئەگەر میوزیسیان بی و شارەزایەکی باشت هەبێت لە مۆسیقایە چۆن بڵێ تۆ ڕێنیشاندەری خۆتی بەزەگەر ئەوە نەبێ بێ کەسێک کە بێ ڕێنیشاندەری تۆ بێ. ئێستا من شخصی خۆم بۆ نمونە دای من کە ئەچم گۆرانیەک ئەمێ بەرهەم بێنم خۆم ئیختیارەکەم بەڵام حەزم بەم ستایلێ حەزم بەم لیریکەی حەزم بەم میلۆدیەیە. دوجار من فکرەکە دائانێم دوجار چواردەورەکەم هاوکاری مەکەن ئەبێ بە ئیشێک ئەگەنا خۆت بەتەنیا ناتوانانی بەزەوەی تۆ وەکو ڕووناکایەکت پێ بووی ئەو ڕێگە تاریکە بدۆزیتەوە. شارەزایی لە با بڵێن لە مۆزیکیان لە ئامێرەکانە گرنگترەیان با بڵێن دیوە ڕۆشنبیریەکە بۆ هونەر بۆ نمونە ڕۆشنبیری لەبارەی با بڵێن کەڵچەری وڵاتەکەی مێژووی وڵاتەکەی میوزیکی وڵاتەکەی و ئەو گۆرانی بێژ و شاعیرە گەورانی کە با بڵێن بەرهەمەکانیان زۆر دەنگدانەوەی هەبوو یان شعرەکانیان کاردانەوەی زۆری هەبووە. خۆی بەڕێی من تۆ ئەگەر پێشووتر میوزیسیان بی زۆر شتت بۆ ڕوونەبێتەوە ینی ئەوەیە کە مستەوایەکی مۆسیقی باشت هەبێ ئەو شتان ئەوانی کە تۆ باسکە زۆر ئاسانترە ینی ئاسانتریەتە بەردەمت. زۆر ڕاست. شێوازی کارکردنی تۆ چیان ستایلی ئیشکردنی تۆ چی پێوترێ؟ من زیاتر لەسەر ستایلی پۆپ میوزیک ئیشەکەم ئەم گۆرانیم سۆفت ڕۆکە ینی ناچێتە قاڵبی ڕۆکەوە من ئەوەی کە ینی زیاتر حەزەکەم ئیشی لەسەر بکەم ستایلەکە چۆن بڵێ بە زمانە باوە ئامەکە غەربیە ئیتر لە مستەقبەلیشە چۆن بڵێ فکری خۆمم هەیە بەڵام پێویستی بەکات و پێویستی بەکاتی خۆیتی تا بتوانم ئەو زمینەیە لەبار بێت تا بتوانم جێبەجێکەم. زۆر باشە. ئەتوانین گوێمان لە دەنگت بێ بە تایبەتی ئەم بەرهەمەی کە ئێستا باسی لێوەکەیت مەگەر هەر ئەو تۆزەی بڵم کە بڵاوم کردێتەوە. باشە. چی بووە بۆت بووم بە بێگانە دڵم سووتا بوو بە پەروانە ئەخر ئێستا بۆ من چی دەرمانە ژیانم ئێستا کە بێ ڕەنگە دنیا لای من وەک شەوازەنگە
خدا آخر بۆ بێدانگە ئینشەڵڵا بەیانی گوێتان لە کاملی گۆرانیەکە بێ و بەدڵی هەموو لایەکە بەهیوای سەرکەوتن با تۆزێک قسە لەسەر تێکست بکەین و لەسەر میلۆدی بەرهەمەکانی خۆت کامیان پێش کامیانەکەون هەڵبژاردننی شعر یان میلۆدیەکەت هەیە دواتر بەدوای شعرێک ئاگەڕێ بووی یان بە شاعیرێکەڵی شعرێکم بۆ دروستکە بە باڵای ئەم شعرە خۆی یەکەم جار ئەگەر تێکستەکە هەبێت زۆر هەر باشترە ینی میلۆدی هەبێت و دانیشی تێکستی بۆ دانی تۆزەک ئەو شتە قورسە چکە دانانی میلۆدی بۆ کەسێکی میوزیسیان زۆر ئاسانە ینی شتێکی قورس نییە بەس نووسینی تێکست ئەوە کەسی خۆی ئەوێ سا من هەر لە پێشتریش ئاماژەم پێکرد من کۆمەڵێک بابەتم هەیە عادەتەن من کە کتێبە خوێنمەوە یان سەیری فیلمەکەم دێڕێکی بچووک ئەبینم ینی بۆ منە تاسیرم تەیەکە هەستەکەم لەگەم ناگۆنجێ ئەم دێڕە ئەنووسم دوو دێڕیتری بۆ نووسم سێرەکە شعرەکە کامل نییە ئەمە داانێم دوانی ترسیانی تر ئاوە دایانێم ئەجا دوجار بە دوای چکگەڕم ئەمە ئەوەیە کە بە هونەرمەندانەڵم کاری داهات و لەوڵایی دەبەر دە دانەمەیە ئەمە ئەوەیە دوو دێر ئێستا من حساب کە لەوانە بێ ئەو ڕۆژە سیرمەکردتم زانم شتەکان چیە جاروبار سیرەکەم 20 بۆ 25 ئاوەشتی کاڵۆکرچم هەیە کاتێ 25 بەرهەمە حساب کە 25 هەیە ئیترەمانە دوجار تۆ من خۆم شخص خۆم بەڕاستی ئەو تاقەیەم نییە بتوانم ئەو لیریکە بە جوانی و پڕی بینوسم بە زۆی فکرەکەدا بیرۆکەکەت هەیە چەندێڕێکیش ئەنووسی کەسی پرۆفیشنالمان هەیە کە ئیشەکەی ئەوە بێت با بڵێن وەکو چۆن سیناریستمان هەیە ئەتوانێت سیناریۆیەک یان بیرۆکێکت بۆ بکە بە سیناریۆیەک کە ئامادە بێت بۆ با بڵێن بۆ کارکردن تایە 100% ئەوەی کە شعر ئەنووسێ ئەو شتە ئەتوانێت من چەند شعرێکم هەیە سێدانم هەیە هەرسێکی بۆ نمونە ئاوە فکرەکەم داڕشتووە لێرۆ سوپاسی کاگمازیارەکەم نردوومە بۆی وتمە ئەم فکرێم هەیە هەتا شعرەکان تقریبان تەواو بوون بەڵام ئەو جارێکی تر بە فکری خۆی و بە وشەی خۆی عادەتەن شاعیر تر بە دوای وشە ئەگەڕێ ها بە دوای وشەی جوان و شتی سادە و قورسە ئەگەڕێ بۆی کامل کردوم ئاوا دام ناوە ئێستا ینی دام ناوە بۆ ئەوەی کە بەڕاستی ئیشی جدی لەسەرکەم بۆ مۆسیقا لە ڕووی ئاوازەوە دەزانم کاتی خۆی بێت زۆر باشە با بڵێن شعرەکە جۆری کارەکە دیاریەکات یعنی گر شعرێکی کلاسیک بێ شێوازی کارەکەی تۆیان ڕەنگە شعرێک بێتە بەردەمی تۆ بەڵام لەگەڵ ئەو ستایلە نەگونجێت کە تۆ گۆرانی پێڵەیان ئیشی لەسەرەکەی ئەمە تۆ ناچارەکات کە شعرەکە بگۆڕی ئەگەرچی شعرێکی جوانیش بێت تەسەور ناکەم من لەبەرەوەی ئێستا من شخصی خۆم مقەیەد نیم بە یەک ستایلەوە بەڵام ئەوەیە بۆ ئێستا لەبەرەوەی تۆ بێ بیر لە کۆمەڵگا و بیر لەو جۆگرانەش بکەیتەوە کە جۆگر گوێ لە چیەگرە بەڕاستی ئێستا من بۆ ئامێری یەکەمم ئەودە ئەوە تۆزە لە پرسیارەکە دوورکەوتمە بەدە سایمەوە ئامێری یەکەمم ئامێری ئەودە وە بۆ ئامێرێکی زۆر زۆر شەرقیە بۆ لەگەڵ گروپێکی سونەتیان تۆ بێدانیشی بەس فکرەکەی من وانی ینی من ئەمێ شتەکان تێکەڵکەم شعرێک بۆ نەوا لە من ناکە بۆ بەڵام ئەم شعرە لەگەڵ ستایلی منە ناگونجێ لای بەم یای گۆڕم تۆ توانی بەرگێکی جوانی بۆ بدۆزیتەوە بەس لەوانە بێت لەگەڵ دەنجی تویان نەگونجێ تۆ بێ بۆ نمونێسا من شت هەیە لەگە برادەرەکان باسیەکەم بۆ هەنێ میلۆدی و تێکست هەیە بۆ دەنجی من نابێ ئەتوانم بیڵە بەڵام ئەو تام و لەزەتە نایە بۆ خەڵکە بۆ گوێگرە ئەبێ مەجبور بۆ نەتوئی بە یەکێکی تر من کۆتا قسەمە لەگە کاگنەریمانە چەند جار دانیشتوین هەر هەمان قسەی پێوتم ینی ئیشەڵا وعدووە میلۆدی تێکستێکم باتێ وتیکا کە من ئەمەیە تاوا جۆ لە تۆ بگرم تا ئەوەی کە بۆ نمونە تێکست و میلۆدیەک بێ ڕق قاڵب بێ بە دەنجی تۆ ئەمەش هەر هەمان فکرەیە دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر و بەرهەمی زیاتر زۆر سپاس بۆ هونەرمەندی لاو نەورە سپاس کەم ئێوارەیە لەگەڵم بووی.